ئەمڕۆ کوردستان کێشەی هەیە لەگەڵ عێراق کێشەی هەیە ئەو ڕوئیایی کە هەمان بوو بۆ عێراق ئاشتی و دیموکراسی و فێدرالی ئەوەش لە شێر مەترسیدایە بۆیە ئێمە ئەبێ چیتر نەیەڵین خەڵکانێکی تر یاری بە ئایندەی خۆمان بکە نابێ بیاڵین چیتر جارێکی تر قمار بە ئایندەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بۆیە پێویستە ئێمە یەکێتی شان بینەبەری هەڵسین بەو مەسئولیەتەی کە هەمیشە لە ڕۆژانی سەخت دراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستانیانە بنێرینە بەغا تاکو لە بەغاوەوە دیفاع لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن تاکو لە بەغاوەوە شەڕ بکەن بۆ دابینکردنی موچە و گوزەران و بودجەی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە شەڕ بکەن لە بەغاوەوە بۆ ماف و ئیمتیازەکانی کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیە سیاسیەکانمانەوە ئێمە ئەبێ لە بەغاوە ببینەوە بەو هێزەی کە ئایندەی خۆمان بەدەست بهێنینەوە چکەن تەنها لە ڕێگای بەدەستهێنانەوەی ئایندەمان ئێمە ئەتوانین کێشە چارە نووسازەکانی عێراق و بینی هەرێمی کوردستان و عێراق چارەسەر بکەین بۆیە من داواتان لێ یەکەم پشتیوانی لیستەکەی خۆتان بن دڵنیاتانەکەمەوە شەپۆلێکی سەوز بەڕێوەیە هەواڵینە شەپۆلێکی سەوز بەڕێوەیە کە کوردستانەکەمان توانەکاتەوە ئەم شەپۆلە سەوزە وەڵامێکی توندی نەیارەکانمانەداتەوە ئەم شەپۆلە سەوزە بە پشتیوانی تێکۆشەرانی وەکو ئێوە بە پشتیوانی کادرە بەڕێزەکانی وەکو لەم لیستەیە وەڵامی نەیارەکانمان ئەدەنەوە نەیارەکانمان بێویژدانی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن گەلە کۆمەکی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن کۆبوونەتەوە بۆ ئەوەی ڕێکەون چۆن بتوانن لە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن ئەمە قبول نییە قبولی ناکەین ئێوە قبولی ناکەن و ئیسپاتیەکەن لە ڕۆژی دەنگدان کە هەموو پیلانەکانیان هەموو ئیشە نەشیاوەکانیان پوچەڵەکەنەوە خەڵکانێکن بۆ داپۆشینی کەتنە گەورەکانیان بۆ داپۆشینی هەڵە استراتیژیەکانیان بۆ داپۆشینی غەڵەتەکانیان کە کوردستانیان تووشی نەهامەتی کرد یەن ئەمڕۆ قسە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێن من داوا لە ئێوە ئەکەم بە دەنگەکانی خۆتانەوە وەڵامی ئەو کەسانە بن کە ئەمڕۆ قسە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەڵێن داواتان لێ یەکەم ئەو پێویژدانەی کە بەرامبەر بە یەکێتی ئەقەومێ ئەمڕۆ قبوڵی نەکەن و باشترین وەڵام قسە نییە باشترین وەڵام شەڕی ئیعلام نییە باشترین وەڵام شەڕی فەیسبوک نییە باشترین و بەهێزترین وەڵام دەنگدانتانە لە ڕۆژی 15 بۆ لیستی یەکێتی بۆ لیستی شەهیدان لیستی 162 بۆ ئەم کادرە بەڕێزانە بۆ ئەم لیستە تێکۆشەرە بە دەنگی خۆتان وەڵامی نایارەکانمان بدەنەوە سەری یەکێتیەکەمان بەرز بکەنەوە سەری کوردستانەکەمان بەرز بکەنەوە ڕێبازەکەی مامجەلال دووپات بکەنەوە بەڵێنی خۆتان بۆ ڕێبازەکەی مامجەلال دووپات بکەنەوە یەکێتی سەرەکەوێت و لێرەش ناوەستین هەواڵینە ڕازی نابین تەنها بەسەرکەوتنێک لە ئەم هەڵبژاردنە بەوە ڕازی نابین بەرەو کۆنگرە ئەچین دوای ئەم هەڵبژاردنە بەرەو نوێبوونەوەی حزبەکەمان ئەچین دوای ئەم هەڵبژاردنە ئەچین بەرەو هەڵبژاردنێکی داهاتوو بۆ خەڵک ئەیهێنینەوە بیر خەڵک کە یەکێتی هێزێک نییە کە تەنها لە یەک شار بێ هێزێک نییە کە تەنها لە یەک پارێزگا بێ هێزێک نییە کە تەنها لە ناو یەک شوێنا بێ لە زاخۆوە بۆ هەولێر لە هەولێرەوە بۆ کۆیە و لە کۆیەوە بۆ سلەیمانی بۆ هەڵەبجە و بۆ گەرمیان لە خانەقینەوە بۆ دووز بۆ کەرکووک و بۆ سنجار ئیسپاتیەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هیوای خەڵکە ئایندەی خەڵکە ئایندەی ئەم کوردستانەیە وەسەری خەن بە دەنگی خۆتان 15 لیستی شەهیدان لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی هەواڵدان جەران